مامۆستا گیان دەمەوێت ئەوە پرسم بەڕاستی پرسیارێکی زۆر گرینگە دەلای من کە جەنابتان تەواوی قورئانی پیرۆزتان لەبەر کرد دەمەوێت بۆین باسکەی هەست چۆن بوو چونکە بەڕاستی هەستێکی تایبەتە تەنیا ئەو کەسانە هەستیان پێ دەکەن کە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. کوردەواری خۆمان ئەڵێ نازانم بە چ قەڵەمێ بنووسم بۆت بە چ زمانێک هەستی ناخم دەربڕم نە قەڵەم توانای ئەوەی هەیە و نە زمانیش سوێن بەخوا ئەو واقعە نەمەزانی چۆن ئەو واقعە بەرجەستەکەم ئیتر هەریەکە بە جۆرە بەرجەستیەکە هەندێک بە دەعوەتی خزم و کەسبکارەکانی مامۆستا و ڕەفیقەکانی وەکو بڵێ جۆرێک لە هینێک ئاهەنگ و شتێکی لە خۆشی شادی و دڵێکی هەریەک بەڵام هیچیان نە قەڵەم نە زمان نە دەعوەت و ئاهەنگگێڕان ئەو تعبیرە تەواوی ئەو تعبیرە دەرناغڕ. بارەکە الله فیکم مامۆستا گیان زۆر هەستێکی خۆش هەستێکی قەویە هەستێکی بەهێزە نازانم من خۆم نازانم چۆن تعبیری دەکەم. سبحان الله خوای گەورە پاداش بەڕێستان داتوین ئینشاءالله مامۆستا گیان. دڵبین